من کۆمەڵی ئیسلامی کوردستانم خاوەن خەرمانی سەروەری و داستان من کۆمەڵی ئیسلامی کوردستانم کاروانێکی پڕ لە داستان و سەروەریم بەڕێوەیە ڕەنگم لە ڕەنجی خاک دەچێ و بۆنم لە بۆنی نیشتیمان پەیامەکەم ڕەونەقی نووری پێوەیە دەنگم لەگەڵ دەنجی تافگە هاو ئاوازە و رازم لەگەڵ رازی شەهیدان یەک رازە و پەیڤم هەمان پەیڤی دەرونی ئێوەیە لەگەڵ ڕاستی و پاچی و چاکە بوومە هاوڕێ هەنگاوم لە نەسیم دەکا و لەگەڵ هەتا و هاوشێوەیە لەگەڵ لوتکە و قەدپاڵ و بنار و دەشتا دەستەملانم سیمام لەگەڵ سیمای قەڵا و منارەدا یەک نیگار و چوارچێوەیە بەباوەڕ و ورە و جۆش و خۆشم بەهێزی بیر و باز و هەست و هۆشم بەدڵسۆزی و من کۆمەڵی ئیسلامی کوردستانم ڕقم لە بێدادی وستەم دەبێتەوە بە ئاه و خەم و ناسۆری هەر کۆسکەوت و زۆر لێکراوێک وەک نیشتیمان زامی دڵم دەکولێتەوە هاواری لێ قەوماوان و جەرگ سوتاوان دەبیستم هەنیسچی گریانی ئەوان لە گوێمدا دەزرنجێتەوە ئازاری پەتای گەندەڵی و قڕی و پڕی وەک هەمارانگاز جەرگم دەبرژێنێتەوە بۆیەتە هەم ئەم پەیامە دەڵێمەوە ڕقم لە بێدادی وستەم دەبێتەوە و وەکمۆم لە ڕێی دادگەریدا دەتوێمەوە دادگەریش وەک بەفری کوێستان لەسەر چاوەی پەیامە پیرۆزەکەمدا دەتوێتەوە بۆ دادگەری کەوتومە ڕێ بە ئیزنی خوا و متمانەی گەل لە شار و دێ بەهاری دادگەری دادێ و قڕی و پڕی دەبڕێتەوە خۆری هیوا دەردەکەوێ و هێزی چاکە سەر دەکەوێ و پۆخڵاواتی گەندەڵکاران بە یەکجاری دەسڕێتەوە کۆمەڵی ئیسلامی کوردستانم خاوەن خەرمانی سەروەری و داستانم شنەی شەماڵی گەرمیان و کوێستانم ڕەنگی خاکم پەیامی شەهیدانم من کۆمەڵی ئیسلامی کوردستانم خاوەن خەرمانی سەروەری و داستانم شنەی شەماڵی گەرمیان و کوێستانم ڕەنگی خاکم پەیامی شەهیدانم